والله سپاسانەکەم لە ڕاستیە یعنی ئێمە زۆر دڵخۆش بووین بەم پرۆژەیە بەم قوتابخانەیە ئەوەی کە من سەرنجی ڕاکێشام احتیمام بە ناحەیە عەمەلیش بەقەدەر ناحەی نەزەریە توانم بڵێم زۆرترە کە ئەوە ئاسۆیەکی گەشە بەڵام بڵێن لە بواری هندسا ئەندازیاری کەمتر چالاکیم بینی وەک لەوەی لە بواری طبی و ئەوانە و هیوادارم کە بەم ئاستە بەرەو پێش بڕۆن و زمانی کوردی لە پەنا زمانەکانی ترا ئیتیمامی خۆی پێ بدرێ و لەوێش وتم بن ئەگەر بکرێ خوێندکارەکان فێری وەرژێڕان لە کوردیەوە بۆ تورکی لە تورکیەوە بۆ کوردی بۆ ئەوەی کە بتوانن سوود ببینن لە داهاتووە بۆ هەردوو زمانەکە و ئەمە یەکەم جارە ئێمە ببینین ئەم پرۆژانە دوایەوە خوێندکارەکان هەست بە کەسایەتی خۆیانەکەن لە نێوان پرۆژەکانەوە و ئەو هەستکردنە دافعێکە پاڵپیۆنانێکە بۆ گەورەبوونیان بۆ مستەقبەلی داهاتویان کە کەسایەتی بڕوا بەخۆبوو بەتوانا و لێهاتوو دروست ببێ. سپاسانەکەم.